هەڵبژاردنە هەر کەسە و حەقی خۆی وەرگرت دەبێت بە زووترین کات حکوومەت تەشکیل بدرێت خۆ دەبی حکوومەت تەشکیل بدێت بەڵام بە شێوازێکی تر پێم باشە ئەو جارە ئەگەر بە شێوازی حکوومەتی بنکە فراوان نەبی وابزان باشترە. هیوادارم بە زووترین کاتیش حکوومەت تەشکیل بیتن و لەبەرەوەی خەڵک چاوی لە حکوومەتەیە و چاوی لە موچە و لە پارە و لە شتیوانەیەکە ئیش و کار و کاسبی بتەوە. هیوادارم بە زووترین کات حکوومەتی نوێ تەشکیل بکرێت هەرچەند من وەکو ڕێی شخصی خۆم لەگەڵ حکوومەتی بنکە فراوانی نیم بەڕاستی هیوادارم حکوومەتی ئایندا حکوومەتی ئاشتی و ئاوەدانی بێت. هیوادارم حکوومەتێکەمان زوو پێک بێتن و گوێ بە داواکاری خەڵک بکە و ئیشەڵا ئەو حکوومەتەش دەکەینە دەبێتە چاکسازی بۆ ئەو هەموو کەس و لایەنانەی کە ئێستا بێکارن ئیشەڵا بە پشتگیری هەموو لایەنەکان حکوومەتەکەمان تەشکیل دەبێتن و بە سەرکەوتوو و سەرفرازی و